$600 کراسە حسابەکە بەخوا باش بوو 500 ماکۆوان بای ئەو $100 با تۆزێ تامی بە کاکدەهان بکەم. ئەلو ئەلو شیرین گیان دامگیان دەست خۆشەوە پارەکە گەشتە سەر حسابەکەم تەواوە لێت ڕابینم بەخوا لێت ڕابینم گیانەکەم. شیرین گیان ئەمن لە خزمەتدامە هەتا ناو هەولێر لە هەر جێجیوی پارەتۆ دەنێرم. ئەلو دامگیان ببوورە دڵم بڕ. شیرین گیان ئێدە مەگریێ بۆ هەیە دوو دڵێمیش تون دەبیتن. ئێستا لەوێ ڕەت بووم دوو کەسم بینی دوو ژن و مەردم بینی قۆڵیانە قۆڵی یەکتری بوو ماسییانە گر بێکەوە شفتیانە خوارد توتم ئایەوە دەهام و منن وەی دەمرم کامە ئستاپشم لێ تێک تۆ ئستاپ ناو ڕاستەکە. شیرین گیان وەمەکەما کۆنتۆلی لەزدەم کۆنتڕۆل اینجا دەهام لێرە بووی تا زین چەند خۆش بوو ئاوە پێکەوە تۆ ڕاتە کرد من دواتە کەوتم تۆ ڕاتە کرد من دواتە کەوتم اینجا ئەم گردی ئەموت بخ شێتر کردم ئای حەبیبی ئەوە دەنگی سارە نەما چ بکەم ناتوانم سارێ باشم بەڕاستی شێت بووم شێت. اینجا دەهام اینجا عەکسێکینەوە من ڕاکەم تۆ دوامەکەوی من ڕاکەم تۆ دوامەکەوی ئەم گریاڵی میاو. وای شیرین گیان کۆم دەگوژی باوەڕ بکە ئەو وەڵتانێک کە ڕوویدا دووبارەی ناکەمەوە بەس ئەو دڵت نەرم بکەوە بەسە بەس جانەکەم دا تو سەفەرەکەت بەخۆشی بکە کە هاتیەوە وعدبی لە لای پیا و ماقولەکان لە لای دادگا پەنجە مۆر دەکەم کە جاشکە غەڵەت نەکەمەوە. بیری لێکەم و دەهام نانە جانەکەم بیر لەوانە مەکەومە ئەوە غەڵەتێک بۆ ڕوویدا باوەڕ بکە دووبارەی ناکەمەوە لە ژیانی خۆش زیاتر هیچ نابینی. ئێتە باشە گیانەکە من ئەبێ بڕۆم دوای قساکەینەوە باشە؟ شیرین ئەو پێ دەرێم داوە پارە لەو خزمەی نەکەی هەر کاتێک پارت پێویست بەس بە من دەرەی خۆش مەوێ ئەمیش زۆرمە تو خۆش دەوێت. لای گوناح بۆ کاکدامش گوناح شیرین شێتی کردەوە بەخوا